بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان. هیواخوازین کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتان هەبێت و دوور بن لە هەموو دەرد و بەڵاو و ڤایرۆسێک ئینشاءڵڵا. ئەزان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگۆ بابەتمان بۆ ئامادە کردوون کە هیواخوازین سەرجەمیان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان لە تەوەری یەکەمماندا باز لە ئەو سوودەگیایی و ئەو بابەتە ڕۆکیانە دەکەین کە بۆ نەخۆشیەکان یاخود بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکان سوودی دەبێت و بزانین ئەو ڕۆکانە چین و یاخود ئەو دەرمانگیانە چین کە لە ئێستادا زۆرێک لە هاوڵاتیان بەکاری دێن و سوودی لێ دەبین. وەروها لە تەوەرێکی دیکەشماندا باز لە چەسپاندنی ئاشتەوایی تاک و کۆمەلگا دەکەین تا چەند گرنگە ئاشتەوایی لە نێوان تاکەکان لە کۆمەلگادا بەرقەرار بێت یاخود لە نێوان ئاینەکان لە نێوان تەواوی ئەو لایەنانی کە دژبەیەکیشن ئاشتەوایەک بەرپابێت کە سوودی بۆ هەموو کۆمەلگا هەبێت. لەوەروەها کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادە کردوون. هیواخوازین کە سەرجەمیان بێتە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز. ئازان سەرتاش دەچینە لای زانیاریەکە باز لە زیادبوونی شیری دایک دەکات. بزانین چه هۆکارێکەیە کە بێتەوەی زیادبوونی شیری دایک پێکەوە بینەری دەبین. کامانن ئەو خۆراکانەی دەبنە هۆی زیادبوونی شیری دایک. شۆفان بڕێکی زۆر پرۆتین و ڤیتامین و کانزە و ڕیشاڵی خۆراکی تێدایە و مادەی بیتا-گلوکانی تێدایە کە دەبێتە هۆی زیادبوونی شیری دایک. سپێناخ ئەمڕۆکە بڕێکی زۆر مادەی ئاسنی تێدایە و بە بژاردەیەکی باش بۆ زۆربوونی شیری دایک دادەنرێت. سیر بە خۆراکێکی ئەفسوناوی دادەنرێت بۆ زیادبوونی شیر و ڕێنوێنی دایکان دەکرێت بە خواردنی ڕێژەیەکی زۆر باشی سیر. شەربەتی میوە ڕێنوێنی دایکانی شیردەر دەکرێت شەربەتی کاڵک و هەنار و پرتەقاڵ و میوەکانی تر بخۆنەوە بە هۆی ئەوەی سوودێکی زۆری هەیە بۆیان. بادەم دەوڵەمەندە بە کالسیۆمی ئۆمیگا 3 کە ئەو مادانە هۆرمۆنی شیردان هاندەدەن. جۆ ئەم جۆرە دانەوێڵەیە دەوڵەمەندە بە مادەی گلوکان و ڕیشاڵەکان کە دەبێتە هۆی زیادبوونی شیردان و یارمەتیدەرە بۆ شێدارهێشتنەوەی جەستە. قەیسی سەرباری ئەوەی ئەم میوەیە بەسوودە بۆ زیادبوونی شیری دایک، هەروەها هۆکارە بۆ هاوسەنگی هۆرمۆنەکان لە جەستەدا. شیری مانگا پێویستە ڕۆژانە دایکی شیردەر 2 کوب شیر بخواتەوە بەلایەنی کەمەوە. هەرچەندە زیاتر شیر بخواتەوە ڕێژەی شیردان زیاد دەبێت و پارێزگاری لە ڕێژەی کالسیۆم لە ناو جەستەدا دەکات. نۆک دەوڵەمەندە بە مادەی ئاسن و ڤیتامین B و ڕیشاڵەکان و کالسیۆم و سوودێکی زۆری هەیە. گێزەر دەوڵەمەندە بە ڤیتامین A و یارمەتی دەرە بۆ باشترکردنی کوالیتی شیری دایک. سەوزەوات ئەو سەوزەواتانی ڕەنگیان تۆخە وەک ڕێحانە و کەلەرم بە سەرچاوەیەکی باشی کالسیۆم و ئاسن و ڤیتامین A و ڤیتامین K دادەنرێت و سوودێکی زۆری بۆ منداڵ و دایکی شیردەر هەیە. خورما دەوڵەمەندە بە مادەی ئاسن و کالسیۆم و بە سەرچاوەیەکی باش دادەنرێت بۆ پارێزگاری لە ڕێژەی کلۆکۆز لە جەستەی ئافرەتی شیردەر. ماسی سەلەمون دەوڵەمەندە بە مادەی ئۆمیگا 3 و چەوریە بنەڕەتیەکان کە ئەوەش پێکاتەیەکی سەرەکی پێویستە بۆ بەرهەمهێنانی شیری دایک. پەتاتە بڕێکی زۆر مادەی بیتا کارۆتینی تێدایە کە توانای زیادکردنی شیری دایکی هەیە. هێلکە بە سەرچاوەیەکی ئۆمیگا 3 و ڤیتامین A و کالسیۆم و ژمارەیەکی ڕەگەزی دیکەی خۆراکی دادەنرێت کە جاستەی دایک پێویستی پێی هەیە لە کاتی شیرداندا. بەڵازان نەک لە هەرێمی کوردستان بەڵکو لە جیهاندا لە ئێستادا زۆر گرنگی دەدرێت بە ڕۆکە سروشتیەکان و ئەو دەرمانی گیانی کە دەرمانی لە دروست دەکرێت و بۆ نەخۆشیەکان و بۆ ڕوبەڕووبوونی ڤایرۆسەکان بەکەڵک دێت.
لارمی کوردستاندا بەتایبەت لە ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبووەوە خەڵکانێکی زۆر گرنگی بە دەرمانە گیایەکان دەدەین. ئێمە لەم تەورەیەدا باز دەکەین زانین ئەو دەرمانە گیانە ئەو ڕۆکە سروشتیانە چین کە سوودیان بۆ جەستی مرۆڤ دەبێت و دەبێتە هۆی بەرگری پەیداکردن بۆ جەستی مرۆڤ. بۆ قسەکردن لەسەر بابەتە میوانێکمان لە ئەستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز جەلال سەید کەریم وتەبێژی ڕێکخراوی کۆمەڵەی ڕۆگناسانی کوردستان. کاک جەلال زۆر بەخێر بێت. سپاسانەکەین بەڕێزن. میوانی بەرنامە. کاک جەلال ئەو ڕۆکانە یاخود ئەو دەرمانی گیانە چی کە دەبێتە هۆی ئەوەی کە جەستەمان بەرگریکی بەهێزی بۆ پەیدا بێت؟ سەرەتا بەناوی خۆی گەورە باسکردن لە ڕۆکی پزیشکی ئەمان باتە جیهانێکی فراوانەوە کە لە با بڵێن زانستی دەرمانسازیە پێوتری فارماکۆگنۆسی واتە لێکۆڵینەوە و توێژینەوە لەو ڕۆکانەی کە بەکاردێن بۆ دروستکردنی دەرمان. ئەلبەتە لە کوردستانە تا ئێستا ڕۆک یاخود ڕۆکی پزیشکی نەچێتە قۆناغەوە کە دەرمانی لێ دروست بکرێ بەداخەوە، بەڵام لە وڵاتانی ترە وڵاتانی پێشکەوتو تەنانەت دەور و بەر و دراوسێش ڕۆکەکان ڕاستەخۆ دەرمانە لێ دروست دەکرێت. ئەم دەرمان دروستکردنەوە کات کە ڕۆکەکان لە دەستێکی ئەمی نابن بەڕاستی. بەداخەوە باسکردن لێرە لە هەر ڕۆژێکی پزیشکی لەوانەیە خەڵک لێک دانەوەیکی هەڵی بۆ بکات، یان بە هەڵە بەکاری بێنێت بە پرتا و پەلەماری ئەو ڕۆکە بدن لە بازاڕەکانی هێڵن، یان لەوانەیە کەسانێک کە با بڵێن حەزیان بە ڕۆکی پزیشکی و دەرمانی جیایی و بابەتی کوردەواری نییە بە ڕکلامکردن بۆ هەندێک ڕۆکی پزیشکی هەندێک ڕۆک لێکی بدەنەوە. گرنگەوەی چەند با بڵێن کاردانەوەیکی لێکەوێتەوە کاتێککە باسی ڕۆکی پزیشکێکی، بەڵام هەموو ئەمانە لەوە ساردمان ناکاتەوە کە ئێمە گرنگی ڕۆکی پزیشکی پێویستە باز بکرێت ئەگەر چی ڕێک نەخراوە لە کوردستان بە یاسایەکان بەڕێنماییەک. شتێکی ئاشکرایە کە ڕۆکە پزیشکەکان بۆ ڕۆکانە ئەوترێکە کۆمەڵە ڕۆکێکن یاخود گروپێکن لە ڕۆکەکان کە بەهۆی بوونی چەند مادەیەکی چالاکەوە کە چەند گروپێکە لە مادە چالاکەکان کاریگەری لەسەر جەستەی لەشی مرۆڤ بەجێ هێڵن. جا ئەگەر وەکو سەرەتاوتم ئەگەر بە شێوازێکی منەظەم لە کارگەیەکی دەرمانە ئەم ڕۆکە مادە چالاکەکە دەربهێنرێ و بکرێ بە دەرمان ئەوە ئەڵێ فەنیعمە ئەوەی ترەوە ئەسڵەکەیە، بەڵام ئەگەر ئەوە نەکرا ناکرێ ئێمە سوود لە ڕۆکی پزیشکی وەرنەگرین. لانی کەم ئێستا لە ماڵی هەر کەسێک لێمە لە بەهاراتەکانە کە باسی لە دارچینی و زەردەچەوە و زەنجەفیل و جاترە و کۆمەڵە شت لەمانە بکەین، ئەمانە هەمان ڕۆکی پزیشکین. سەر ڕاوی کە بەهاراتن ئێمە بۆ تامۆبوون ئەیان خوین، بەڵام لە هەمان کاتە هەرێکی لەمانە ڕۆکی پزیشکین و ڕۆکێکی بەسوودن بۆ ڕێخستنی سیستەمی هەرسی مرۆڤ و تەنانەت بۆ بەهێزکردنی بەرگری لەشی مرۆڤ و لە هەمان کاتە بەشێکی زۆریشان سوودێکیان هەیە بۆ نەخۆشیەکانی سنگ. لە چەند ساڵێک چەندەیەک پێش ئێستا هەر کەسێک ئەگەر کێشەیەکی سنگ و کۆکە و با بڵێن هینی هەبووە داحاجی و باحاجەکان ناوکی بەهەیان بۆ یەکوڵان ئەنداپی، بەڵام ئێستا زانستی ئێستا ئەڵێ ناوکی بەهەیە مادەیەکی تا بەناوی میوسیلیج مادەیەکی لێنج و نەرمکەر و تەڕکەر و چەورکەری قڕگ و بۆریەکانی هەوا و سنگە باشترین دەرمانە بۆ کۆکەی وشک بەتایبەتی. بەهێکە خۆی بەیەکە خۆشی سوودی هەیە، بەڵام زۆربەی ئەو مادەلینجە لە ناوکی بەهێکەیە تۆی بەهێکەیە کۆبتەوە کە ئەگەر بێت و بەسم بۆ مناڵی کۆکێکی وشکی یان کەسێکی گەورە کەوسکێکی چایان تۆزە زیاتر بۆی بکڵێنی لینجاوەکەدا تۆ بیخواتەوە ڕۆژی 2 جار 3 جار ئەو کۆکە وشکە و ئەو سنگ هەوکردنی سنگ و ئەو با بڵێن ئیفرازاتی کە هەیەی ئەوی نامێنێ. یان بۆ منە جاترە لە ناو کوردەواریە بۆ منە کراوەتە ناو نۆکاوە کراوەتە ناو با بڵێن چەند شێوازێکی کە بەکار هاتووە. جاترە من لە با بڵێن بێجگە لە سەرچاوە زانستی جیهانیەکان و لە توێژینەوەکانە هەر وەکو بە فعلی بینیومە لە چەندین کۆمپانیای جیهانی جاتریان کردو بە شروبێکی کۆکە بە ناوی فایمەس یان بە ناوی چەندین ناویکی تیجاری هەیە. یعنی جاترە لە عالەما کراوە بە شروب بۆ کۆکە بۆ نەخۆشەکانی سنگ بۆ هەوکردنی بۆرەکانی هەوا. ڕاست ئەمەی کە ئێستا پەتایە باوە جیاوازە لەو بابەتێکین باسەکەی لەوانەیە هەوکردنیکی بەکتریایی لەگەڵ ڤایرۆسیا جیاواز بێت. بەزێن باز دەواکەین کە چۆن بتوانین بەرگری لەشی خۆمان بەهێزکەین و ئەگەر نەکرا وەکو ئێستا بەداخەوە یان ئێستا تقریبن کەتی تەندروستی خەریکەوای لێ بێ بڵێ تەواوتر ئەگەر نەخۆش کەوتی خۆت لە ماڵەوە خۆت چارەسەرکە و مراعاتی خۆتکە و مەیە بۆ نەخۆشخانە خەریکە بگەینە قۆناغا بەداخەوە ئێمە بە کەس ناڵین بۆ نمونە ئەو ڕۆکە پزیشکیە بخۆ جاترە بخۆ ئیتر
واز لە ڕێنماییەکان بێنن نەخێر سەر ڕای جێبەجێکردنی سەرجەم ڕێنماییەکانی حکوومەت و وەزارەی تەندروستی با دەستکێش و دەمامک و پابندبوون بە دووری نێوان و شوێنی قەرەباڵغ و دوورکەوتنەوە بەبێ هۆ نەچیتە شوێنەکە پێویستی پێی بێ ئەمجا دوای ئەوە بۆ بێزکردنی لەشی خۆ دەتوانانی سوود لە چەندین ڕۆکە پیسشکی وەرگیت بۆ نە میوە مزرەمەنیەکان بۆ نمونە سەوزەکان بۆ نمونە وەرزشکردن بۆ نمونە هەڵمژینی هەوای پاک لە ناو باخچەیەکە لە ناو حوشەی ماڵەکە تا تەنانەت یان ئەو کەسانی کە چێشیان زۆرە بە فرسەتێک ئێسم کاتی کەرنتینە و کەم چوونەیە هەیە با وەرزشکن چێشی خۆیان تابەزین بۆی بەرگی لەشان بەهێز بێ یان بۆ منە هەمە ڕەنگی لە خواردنە تۆ نابێ خواردنێک هەموو ڕۆژێ دووبارێکیتەوە با بڵین هەر ئەوە بێت برنج و شلێ یان مریشکیانەوە با بڵین سەوزەمیوە لە دایەت و لە ڕژێمی خۆراکیەکەمانە زۆرکەین یانە کەسانی کە مدمینن یان خود لەسەر کوحول و بڵین خواردنەوە با بڵین کوحولیەکان یان جگەر و نێرگەلە زۆرە کێشن ئەبێ لەم بار و زروفەیە زۆر کەمیکەنەوە ئەگەر بۆیان تەرەک نەکرێ بێ هەر ئەوەندە کەمیکەنەوە کە چکە بەرگری لەشیان سفرە بێتەوە بە بەردەوامبوون لەسەر بەڵێن خواردنەوە کوحولیەکان و نێرگەلە و جگەرە و کۆمەڵی خۆی تر کە بەداخەوە سناو کۆمەڵگەی کوردیا زیادی کردووە ئەبێ ئەمانە ڕەچاو بکرێت وەرزش بکرێت خواردنەوە کوحولیەکان و جگەر و نێرگەلە نەهێڵدرێت ئەوەی کە چێشی زۆرە دای بەزێنێت ئەوەشی وەرزش ناکات تۆزە بجوڵێ ئەوەی کە شەکرە و شیرمەنیە دەستکردەکانە خوابێ وازی لێبێنێ چکە تۆ شەکر بەرگری لەش زۆر دا ئابەزێنێ ئەمانە بە ڕەچاوکردنی ئەم کۆی ئەم شتانە ئەم جا دوای ئەوە بێت بڵین بەڵێ ڕۆکە پزیشکەکان کە لە چێشتخانەی ماڵەکانمانە هەیە دەتوانین سوودانی وەربگرین بۆ بەهێزکردنی بەرگی لەش و پێشگیری لە توشببوونی سنگمان بە نەخۆشیەکان جلال ئەو خۆراکانە چین کە پێویستە لە ماڵەکانماندا هەبێت ئەوەی کە بتوانین بەرگریکی بەهێز بۆ جستەمان دەستەبەر بکەین بڵێ ئەو خۆراکانی کە بەرگری لەش بەهێزەکەن لەسەری هەمویانەوە میوە مزرەمەنیەکانە کە دەوڵەمەندن بە زۆربەی کانزاکان و ڤیتامینەکان بۆ منە ڤیتامین سی کە بەرگری لەش بەهێز دەکات وەکو سەلمێنراوە لە زۆربەی میوەکانە هەیە لە زۆر بیبەری شیرینە هەیە لە میوە مزرەمەنیەکان بە تایبەتیە هەیە و لە هەمان کاتیشە ڤیتامین دیش زەرورە بۆ ئەم بار و زروفە ئەگەر تۆ بترسیت و نێوێری بڕۆی فەحسێکی کۆرۆنا بکەی خۆتوانی بڕۆی فەحسێکی ڤیتامین دی کە لە تاقیگەیەکە لانی کەم ئەڵێ ما لا يدرك كله لا يترك جله تو ئەگەوەی هەمووی بۆ نەکرا هەمووشی تەرک مەکە لانی کەم ڕۆژی کارێکی با بڵین ڤیتامین دی بکە بزانە ئەگەر نەقست هەبوو پڕی کەرەوە بە چاودێری بڵێن کەسێکی شارەزایان پزیشکێت ڤیتامین دی زۆر زەرورە بیەکان بی کۆمپلکسەکان ئەمانەش هەر بە هەمان شێوە زەرورن زینک نابێت کەمت هەبێ نەقست هەبێ ئەمەش هەر لە سەوزۆ میوەکانە هەیە زینک بە زۆری سیلینیۆم لە ناوکی کولەگەیا هەیە زینکیش لە ناوکی کولەگەیا هەیە ناوکی کولەگە تۆی کولەگە ئەمانە ئەتوانی وەکو شێوازێکی با بڵین سادە بەکاربێنرێت ئەگەر تۆ سیستەمێکی هاوسەنگی ڕۆژانەت هەیە بۆ خۆراک بۆ نمونە سەوزە بخۆی میوە بخۆی لە کاتێکی ئەسرانە بوو منە کۆمەڵێک چەرەسات خۆی کە ناوکی کولەگەی تێدا بێ کازۆی تێدا بێ بۆ نمونە ئەوە بە شێوازێکی بڵین هاوسەنگ نەک تۆ بێ بە شێوازێکی جەدوەل و خشتە و ئەمانە سەر ناگرێ بەڕاستی خشتە بێت ئەوە خۆم ئەوە ناخۆم بەیانی ئەوە بە شێوازێکی گشتی خۆراکەکەت یاخود ڕژیمی خۆراکەکەت بە هاوسەنگ بێ ڕۆژانە کەچێکە بەیانیان کەچکە چایەک ڕشکە ئەخۆم ڕۆنی ڕشکە ئەخۆم نەک ڕشکە خۆی ڕۆنی ڕشکە یان چەند دەنکێک دە 12 دەنکێک ڕشکا جووم یەک دوو پەرداخ ئاو خۆم و بەیانیان کاسام لەخەو لەگەڵ ژەمی خواردنەکە قەچێکە با زەڵاتە هەبێ و کەچکێکی چێشت زەیتی زەیتون کە بەسەر زەڵاتەکەتە یان کەوتکە چایەک جاترێ هاڕاو کە بەسەر زەڵاتی ئاوبی خۆ بەیانیان نێوڕانەگەر خواردن خوارد بە زەڵاتەی لەگەڵا بێت بە بۆ نمونە سەوزەی لەگەڵا بێت ئەسران کەمێک 50 گرامێک بوونە چەرەساتە خۆیت با ناوکی کولەگەی لێگەڵا بێت ئێواران شتێکی سوکتتر بخۆ شەوان بوومە گەرمیوەیەکت خوارد وەڵە باش نییە شەوان میوە بخۆری بەڵامیتر لە ئەمە کللتورە و خەڵک شەوان میواخوا شتێک بخۆ کە زۆر قرس و هین نەبێت بوومە کاڵک نەخۆی سکت باتەیەشان شتێک نەخۆی کە زۆر قرس بێت بۆ منە با میوەیەکی مزرەمەنی بێت سوکیش بێت میوەیە دوودانە میوە بەسە ئەمە بەگشتی ڕژێمی خۆراکی بێ هاوسەنگ بێت لە هەمە جۆر و هەمە ڕەنگیش بێتەنانێت یعنی حتا زانکانی خۆراکەڵێن خواردنەکەت چەند ڕنگ بوو تۆ وا دابنێ ئەوەندە ڤیتامین و کانزا چێتە لەشتەوە یعنی با ڕەنگی خۆراکەکەت جیاواز بێ لە یەک شت نەبێت
کەواتە ئەگەر ئێمە ڕۆژانە بە هاوسەنگی ئەم سەوزە و میوە و خۆراکانە وەربگرین ئێمە هەمان کاتا با بڵین کەمە وەرزش بکەین و چێشمان دابەزینین و لە هەندێک خۆی خراپ وەکو باسمان کە دوورکەوینەوە ئێمە کەسێکی تەندروستین و کەسێکی هاوسەنگین بەگریشمان بەهێزە. زۆر باش کاک جەلال لە ئێستادا کە زۆرێک لە وڵاتان لەم بارودۆخی ئێستا و گرنگیدان بەوەی کە چۆن خۆیان پارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ نەگەر هاوڵاتێک تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو بێت و ئەو نەخۆشی گرت بێ چ جۆرە خۆراکێک بخوات کە بۆ ئەو باش بێت بۆ گوێری ئەو نیشانانی کە هەیەی ئەو خۆراکان یاخۆ ئەو دەرمانە گیانەت کە سوودی پێ ببەخشێت. خۆی ئەمە با بڵین پرسیارێکی زۆر زۆر گرنگە. ئێمە کە باسی بەگشتی باسی بەگری لەشمان کرد باسی خۆپارێزیمان کرد ئەوە مافی هەموو کەسێکە کە باسی شتانە بکە و زانیاریشی دەست کرد سەر ئەوانە. بەڵام کە دێتە سەر باسی نەخۆشیی دیاریکراوی کۆڤید-19 کە ئێستا لە جیهانە بەربڵاوە هیچ کەسێک ناتوانێت ئیدعای ئەوە بکات کە بڵێ من چارەسەری نەخۆشیم دۆزی و توێن نامە لەبەرەوەی نەدۆزراوەتەوە تا ئێستا ئەوەی کە هەیە پێگیریە لە نەخۆشیەکە یاخود کەمکردنەوەی نیشانەکانێتی کەسێک کە توش بوو بێت بە نەخۆشیێکی وە وەکو کۆڤید-19 بڵین کۆرۆنا ئەبێت کۆمەڵێک شت بکات یعنی بۆ نمونە یەکەم شت بێهێز و بێورە و بێهیوا نەبێت لە ژیان لاین دەرونی بەهێز بێت لاین دەرونی بەهێز بێت لەبەرەوەی گرنگترین خاڵ کە بەرگری لەش سفرە کاتەوە یعنی تۆ ژێر سفر سترێسە ئەگەر تۆ تووشی کۆرۆنا بوویت وات زانی تاوەتە ژیان لەبەر چاو تاریکە ئەمریت ماڵەکە بەجێ هێڵی ژیان بەجێ هێڵی سەرمایەکە و داهاتەکە بەجێ هێڵی کە تووشی سترێسێک بوویت بەرگری لەشت بەهێزە بێ بە فعلی تووشی ئەو ڕووداوابی کە پێشبینیەکەیت ئەبێ بە هیواوە بژیت بڵێ من لە 105 خەڵک لەواچێ بەم نەخۆشیە بمرێ ئەوانەشن کە بێبەرگرین با من بەرگری خۆم بەهێزکەم لەو کەسانە بم کە هەڵسمەوە لەم نەخۆشیە و دەستەکەمەوە بە ژیان جارێکی تر دووبارە چمەوە ناو ژیان ینی خۆت تووشی دڵڕاوکێ و سترێس نەکەی کە بەرگری لەشت بە فعلی دابەزێت کەواتە سترێس لە خۆ دوور خەرەوە هیوا بەرخۆت بۆی کە بژیت بزانێ بتوانێ ژیت ئەمجا دواتر کە هاتە سەر باسی ئەوەی کە چی ڕۆیچێک باشە ئێمە ناڵێن چارەسەر ئەڵێن چی ڕۆیچێک باشە سوودی هەبێ بۆ کەمکردنەوەی نیشانەکانی کۆرۆنا ئەمە ئێمە قسەیەکی زانستی ورد و دەقیق بکەین نەڵین چارەسەرمان هەیە یان چارەسەر هەیە بۆم نەخۆشیە کۆرۆنا چەند نیشانەیەکی هەیە ئەڵێ ئازارە ئەڵێ تایە ئەڵێ سەرێشێ ئەڵێ بۆم نەسنگ تەنگە نەفەسی ئەڵێ بەم شێوازانە کۆمەڵ ڕۆیکی پزیشکیمان هەیە بە سوودن بۆ دامرکاندنەوەی یاخود کەمکردنەوەی نیشانەکانی کۆرۆنا هیچ لەوانەکە لە فرمودێکی پێغمبەری خۆیات عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ عليكم بهذا العود الهندي يعني بهذا القسط الهندي فإن فيه 7 أشفية منه ذات الجنب يعني منها ذات الجنب روچه كيك لمولاتانية ياخذ كما ناروية لهندستان ولاتاني روجهلات زورا بيوتي قسط هندي قسط هندي شكل الروكاني كلكاتي بيغمري خاص صلى الله عليه وسلم اگر کسی یک نخوشی که قرب و سنگی ببوایا اتون ایان شیلا پیرجنا کانی او کاتلکاتی بيغمري صلى الله عليه وسلم لمدينة ایان شیلاو او بلی ایان تقان ايش فرمي والم نالكان تان مكن ناشارا مكن برشانه وبدرهنان جرعاد لخرجان اوان لقلا مكن سزان مدن بوشيوازا ورن قسطي هنديان بدنه بيغمري صلى الله عليه وسلم فرمي ورن قسطي هنديان بدنه عليكم بهذا العود الهندي يعني بهذا القسط الهندي قسط هندي رويتش كبلين درختيك رقاكي بكاردر رقاكي قوي هي او روكا والله كما اما نالين باوكو مسألة من الخكاكيلين اكاديمية خوي هي لا ولا عطارة كانوا لا عندك شون هبيت ام روكا بي بابين رقي ام روكا هاردريت كوتش كشايب كيتا برداخي اي كلاوه كم يكسار دوبه اگر بهنگین شیرین کره باشتره بخوره و روزی 2 جار با 3 جار اما سودی هي يعني شكل روكاني بپی فرموده سودی بپی توجین و زانستکان سودی هي عالمي بو اعجاز كهي شي بابلين زانستي باسي اعجاز زانستي قران و سنتك هر خويان دستك خويان توجین زانستيان كدو لسر قسطي هندي و او فرموده ام بشراس كدوتوك بلا روي زانستي وكبله قسطي هندي بو نخوشكاني قرب و سنگو ربو سودي كي جار زوري هي اما وكو قسطي هندي اما بلين شتيكك لا درو ديوله كردستان كوكو سنگو اي اگر لرزوتاي هبت لرزوتاي هبي بون منا دار بي تشوكلي بي ياخذ كاليبتوس
ئەمانە توێکڵی داربی قەدی داربی توێکڵەکەی یاخود هەر کالیپتۆس کە قەڵمتۆزی پێڕن لە ماڵەکانە زۆر ئەمیان ینی لاچێ وەکو فرۆشتن نەبێت هەر لە گەڕەکەەکانی شان زۆر بێت لە سیازی باخەکانە هەیە ئەمانش بە هەمان شێوە ئەتوانی بیکڵێنیت سەر بە هەڵمەکەیا بگریت سوودی بۆلووت و قڕگ و سنگیشێ چەند گڵایەک لەو قەڵمتۆزە یاخود چەند پەلکێک لە توێکڵی داربی بکڵێنیت سەر بە هەڵمەکەیا بگریت لە بەرەوەی داربی ئەسپرینێکی سروشتیە مادەی ساسالیک ئەسیدی تایە کە 100 ساڵ پێش ئێستا لە جەنگی جیهانی یەکەمە لە توێکڵی داربی حەبی ئەسپرین دروست کراوە کە خوێن ڕوونەکاتەوە کە ڕێگری لە جەڵداکات بۆ ئازار بۆ تا بۆ سەرێشە زۆر زۆرە مازانی سوودەکانی حەبی ئەسپرین چییە. توێکڵی داربی ئەو مادەیە ئەو ڕۆکەیە کە با بڵین پێشتر حەبی ئەسپرین لێ دروست کراوە بۆ سوودی یەکجار زۆریشی هەیە ناڵین خەڵک بچێت ئەوکو دەرمان خۆی سە بەکاری بێنێ بەڵام بیکڵێنی سەر بە هەڵمەکەیا بگریت دژە میکرۆبە بەگشتی و ئەتوانێت دوای ئەو پەرداخی لەو ئاوەشی بۆم نەبخواتەوە کە کوڵانەتی و سەری بە هەڵمەکەیا گرتووە قەڵمتۆز بە هەمان شێوە ئەمانە نیشانەکانی ئەم پەتایە کەمەکەنەوە لە سەرت مەسەرەن ئازاری سرد نایڵن ئابلین تەنگە نەفەسەکەت سووکەکەن و لەوانەشە بێ بە ماوەی مایی چاکبوونەوەی خەڵکانێک ئەگە توێژینەوەی زیاتی لەسەر بکرێ سەمن با بڵین ناملیکەیەکم لایە لە چین لە کاتی سەرەتای نەخۆشی کۆرۆنایە نووسراوەتەوە دەستەیەک لە مامۆستایان و خوێندکارانی زانکۆی سلێمانی کردویانە بە کوردی با بڵین کەتەلۆکێکە باس لەو ڕێگە چارە ناکات کە حکوومەتی چین ئەگرێتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە بڕگەیەکە باز لە ڕۆکە پزیشکەکان ئەکات ئەم ڕۆکە پزیشکیانش چارەسەرن بۆ ئەم نەخۆشیە و بە دەستخۆشیەوە لە زانکۆی سلێمانی ئەو کتێبە کراوە بە کوردی بەڵام ناوی ڕۆکەکان بە هەر بە ناوی زانستیە لەوە چۆ ڕۆکانە لێرە نەبن یعنی بۆی هەیە ڕۆکەکانیش ببن بە چارەسەر بۆ نەخۆشیەکە بەڵام لە ئێستادا داتایەک و معلوماتی چوە لە بەردەستمانە نییە کە پشتی پێوەستی جەلال خۆراکی جایی با بڵێن ڕۆکی هەیە زیانی هەبێت بۆ ڤایرۆسی کۆرۆنا یاخود بێتەوە ئەوەی کە بەرگری لەشدا بەزێنێ خۆراکەیە بۆ شێوازە بێت ئەگەر باس لە گیا بکەین گیایەکی وامان نییە تۆ بی خۆی بڵی زەرری بۆ کۆرۆنا هەیە بەڵام بەگشتی ئەوانەی کە شەکر و شیرەمەنی و چەوری زۆرە خۆن سەرکێشە بەرەو قەڵە بوون بەرەو تەمەڵ بوون شیرنەمەنیەکان زۆرە خۆن شەکری سپی بە تایبەتی ئەمانە بەرگری لەشیان دائەبەزێ و تەمەڵە بن و وەرزشیان بۆ ناکرێ لە بەرامبەرە بە شێوەیەکی ڕێژەیی ئەتوانین بڵین کە بەرگری لەشیان بێهێز بوو ئۆتۆماتیکی ئەتوانین بڵین بێتوانە ئەبن بەرامبەر بە ڤایرۆسەکە ئەجینە شتێکی تایبەت نییە بێ خۆی بڵێ ئەمە بی خۆی کۆرۆنا تووشە بێ یاخود کاکجار لە ماوەی پێشوە لە تۆڕە کۆمەڵایەتیان باسی مێخەک بوو کە سوودی هەیە ئەمە تا چەند سوودی هەیە بۆ لە ئێستادا بۆ ئەم ڤایرۆسی کۆرۆنایەکە بڵاو بێتەوە خۆی مێخەک دارچینی جاترە ڕۆژی کەمانی پێوترێ زوفا زولفا یان زوفا ئەویشەر پونگا نعنا ئەمانە چەند ڕۆکێکن ئەتوانین بڵین سوودیان هەیە بۆ بێزبوونی بەرگری لەشی مرۆڤ و لە هەمان کاتیشە بۆ سیستەمی کۆئەندامی هەناسە سوودیان هەیە باشە بەڵام ناکرێت ئێمە بە بیانی ئەمەوە بچین با بڵین دووربین لە ڕێنماییەکان و ناشکرێت کە باسی ڕۆکێک کرا لە کەناڵێکە و لە سوۆشال میدیایەکە و خەڵکەکە پەلەماری ئەو ڕۆکە بدانە هێڵ لە بازاڕەکە من لە کەناڵێککە باسی وتیان بۆ باسی جاترە و پونگاکەی وتم وتیان خەڵک بە ڕێکلام تێکاوتم کەیچەکە شانازیە گەر ئێمە باسی پونگە و جاترە بکەین دا حاجیەکی بێموچە لەم قەیرانەیە بچێت پونگە بێنێ و جاتە بێن لەسەر پردەکەی سلێمانی بیفرۆشە کەیچێکە ئەگەر ڕێکلام بێمە شانازیەکەم کە ڕێکلام بۆ گەنجێکی خێر لە خۆنەدی و بکەم بچێت جاترە لەو کەژووکەوە بێنێ لە بازار بیفرۆشە یاخود پونگە بێنە بیفرۆشێ کەمێک دارایی خۆی پێ باشکا و سەری خۆی نەگرێ بچێ بۆ وڵات هاوکات سوودیشی هەیە سوودی هەیە بێگومان سوودی هەیە بۆ با بڵین بۆ کۆی لەشی مرۆڤ و لە هەموو شوێنێکش ئەم ڕۆکانی کە باسەکەین بەردەستن یعنی تەنها لای جا دەرمانەکان نییە لای عەتارەکان نییە لە بازار و مارکێتەکان ئێستا بڕۆ بۆ وەرمات مارکێتێک بڕۆی ئەمە لە کوردستانە چەند کارگەیەکی بەهاراتمان هەیە لە هەولێر هەیە لە سلێمانی هەیە دەستخۆشیان یەکەین ئەم کارگەی بەهاراتانە هەستاون بە شێوەیەکی پاکوتەمیز کردوێنتە پاکەتێکی جوانەوە دان ناو لە مارکێتەکانە هەیە قەیچێکە مێخەک هەیە جاترەیان هەیە نعنایان هەیە پونگەیان هەیە
یعنی ئێمە ئەگەر ڕکلامش بێ ڕکلامە بۆ بەرهەمێکی کوردی کە حاجەیەک یان پیرەمێردێک بە پشتی چماوە ئەچێ لەو کەژوچەوە هێنێ و وشکە کاتەوە لە بازار ڕایفرۆشێ. ئێمە قەچێک ئەگەر با بڵێن ڕکلام بۆ بەرهەمی خۆماڵی و کوردی بکرێت و کەمێک لە باری دارایی خەڵک کە قورسە کەم بکرێتەوە جوڵەی بکرێتەوە ناو بازارڕەوە بە بازرگانی ڕۆکە پزیشکەکان هەزاران ساڵە هەیە. ینی جەنگی وا لە مێژووی ڕۆکی پزیشکی هەستم زۆر خوێندێتەوە. جەنگی وا گەورە ڕوویداوە لە نێوان بریتانیا و چین و فەڕەنسا و نازام کوێ لەسەر ڕۆکی پزیشکی لەسەر زعفران جەنگ ڕوویداوە لە مێژووە لەسەر زەردەچەوە جەنگ ڕوویداوە لەسەر نازامتی جەنگ ڕوویداوە یعنی لەسەر ئەو ڕۆکانە لە مێژووە لەسەرەوەی کە کامیان بتوانن وەکو مەزدەرێکی ئابووری بەکاری بێنن بە خۆیان چەندین جەنگ ڕوویداوە. ئێستا ئێمە بۆ پێمان عیبێگەر جموجۆڵێکی بازرگانی بەهۆی بەهارات و ڕۆکە پزیشکەکانە لە کوردستان هەبێ شتێکی ئاساییە. زۆر سپاس بۆ بەڕێز دەلا سید کەریم سپاس کامیانی بەرنامەکەمان بووی. سپاسانەکەی دەستان. بەڵێ عزیزان دەچینە لای بابەتێک کە باز لە پلازمای خوێن دەکات کە ئەویش زۆر بەڕێز دکتۆر بەختیار ئامادەی کردووە پێکەوە بینەری دەبین. ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. بەناوی خوددا پەیامێک لە دکتۆرێک لە پزیشکێکی کوردستانەوە بۆ هاوڵاتیانی ئەزیز. ئەزیزان زانیاری بەڕێستانە کە ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە ژمارەی توشبووان بە نەخۆشی کۆرۆنا لە کوردستان زیاد دەکات. ئەوەندەی کە بە گوێرەی توێژینەوەکان و بە گوێرەی ئەو داتایانی کە بڵاو دەکرێتەوە بەرەو 2500 توشبوو دەچێت لە کوردستانە. خۆشبەختین لەم ژمارەیە بە نزیکەی 1036 نەخۆش چاک بوونەتەوە و چوونەتەوە ماڵی خۆیان. بەڵام زۆر بەداخەوەین کە ژمارەیەک لە توشبووەکان کە نزیک دەبێتەوە لە 57 نەخۆش مردووە و کە ڕەنگە ژمارەکەش زیاتر بێ و لەوەش ناخۆشتر کە هەندێکی تر هەیە کە ئومێ دەکەین کە وانە بێت بەڵام بێتاقەتی و ناڕەحەتی شپرزەی کردوون کە بە نزیکەی 1400 نەخۆش دەبێت. ئەزیزان شتێکەیە لە تووبا پێی دەڵێن پلازما. پەیامەکەی من ئەمڕۆ بۆ بەهاناوەچوونی ئەو نەخۆشانەیە کە هێشتاکە لە ژیانە ماون و دەتوانین دەستباریان بگرین. پلازما بەشێکی سەرەکی خوێنە. کاتێک کە خوێن دێنیت خڕۆکە سپیەکان و خڕۆکە سوورەکان و خەپلەکانی خوێنی لێجیا دەکەیتەوە بە نزیکەی تقریباً 55 لە سەدی ئەو شلەیە دەمێنێتەوە کە پێی دەڵێن پلازما. پلازما ئاوی تێدایە، خوێیەکانی تێدایە، ئەنزیمەکانی تێدایە و دژەتەنی تێدایە. ئێمە ئیشمان بۆ ئەم دژەتەنەیە کە ئەم پەیامی من بۆ تۆی هاوڵاتی بەڕێز ئەوەیە کە فریای ئەو گەنجە جوانانە بکەوین یان ئەو بەڕێزانە بکەوین کە تووشی کۆڕۆنا بوونە. بەڕێزان هەر ئەزیزێک کە ئێستا سەیری ئەم بەرنامەیە دەکات، سەیری ئەم ڤیدیۆیە دەکات، لە یەکێ لە ڕۆژەکانی ڕابردووە تووشی کۆڕۆنا بووە، هەفتەیەک، 2 هەفتە، 3 هەفتە و یاخود مانگێک پێوەی ناڵانوە و دوایی باش بۆتەوە. ئێمە خۆشبەختین تۆ لە چاکبووەکانی، خۆشبەختین بەرگری لاشەی تۆ وای لێ کردووە لە لاشەی خۆتە شتێک کە پێی دەڵێن دژەتەن دروست کردووە. واتە پلازمای ئەو بەڕێزانەی کە چاک بوونەتەوە کەوتمان شلەکەی خوێنە شتێکی دروست کردووە کە پێی دەڵێن دژەتەن. دژەتەن ئەو مادە زۆر گرنگەیە کە دژی ڤایرۆسی کۆڕۆنا دەتوانێت بجەنگێ. بەداخەوەین تا ئێستاکیە چارەسەرێکی ڕاستەوخۆ نەدۆزراوەتەوە بۆ کۆڕۆنا لە جیهانان نەدۆزراوەتەوە. چ جای ئەوەی کە لە کوردستانی خۆشمانە زۆر جار دەستەوەستانی ناتوانانی چۆن چارەسەری نەخۆشەکان بکەیت. بەڵام دژەتەنی ئەو نەخۆشانی کە چاک بوونەتەوە کاریگەریەکی زۆر باش و چاکی هەیە بۆ ئەو کەسانی کە توش بوونەوە ئێستاکێ دەناڵێنن. پەیامەکەی من بۆ ئەوەیە کە ئەزیزەکەم تۆی دایک، تۆی باوک، تۆی خوشک و براکە سەیری ئەم بەرنامەیە دەکەیت. ئەگەر ڕۆژگاری پێشوو کۆڕۆنات گرتووە و خۆشبەختانە چاک بوویتەتەوە و فەحسەکەت تێستەکەت نێگەتیڤ دەرچووە 14 ڕۆژی بەسەرات چووە، ئێستا تۆ دەتوانی خێرێکی زۆر گەورە بکەیت. ژیان فرسەتە. ئێستا تۆ دەتوانی لە ڕێی بەخشینی خوێنەکەی خۆتەوە، پاشان لە ڕێی خوێنەکەی تۆ پلازما وەردەگیرێت، دژەتەن
بەکاردەهێنرێت بۆ لاشەی ئەو گەنجە جوان و بۆ ئەو دایک و خوشکە بەڕێزانی کە دەناڵێنن بەدەستی کۆرۆنا و ئێستاکیە لە نەخۆشخانەکانن. بۆیە پەیامەکەی من بۆ تۆیە ئەزیزەکەم، تۆ لە خۆت مەترسە کە بڵێ من ڕاستە چاک بوومەتەوە، بەڵام ئەگەر ببێت و خوێن ببەخشم ڕەنگە تووشی کێشە و ناڕەحەتیەک بم. بە دڵنیاییەوە لە ڕێی بانکی خوێنەوە، لە ڕێی ئەو شوێنانی کە خوێن دەبەخشرێت، لە ڕێی ئەو شوێنانی کە خوێن وەردەگرن نەخۆشخانە حکومیەکان، تۆ دەتوانی خوێنی خۆت ببەخشی. بە خوێنی خۆت پلازما دەبەخشی، بە پلازمای خۆت دژەتەن دەبەخشی، بە دژەتەنی خۆت دەتوانیت دژی ڤایرۆس لە لەشێکی ترا، لە لاشەی نەخۆشێکی ترا ئیش بکەیت. بۆیە لە یادتان نەچێت ئەو 1380 یان نزیکی 1000 بەرەو 1400 نەخۆشە دەچێت کە ئێستاکێ لە نەخۆشخانەکانن، یاخود هەندێکیان نێرداونەوە بۆ ماڵەوە و هێواش چاوەڕێ دەکەن کە پلازمان بۆ پەیداکەن. هیمەتێکی زۆر گەورەیە، هەمومان دەستباری کەرتی تەندروستی بکەین بۆ ئەوەی پلازمایان بۆ پەیدا بکەین، بۆ ئەوەی لە ڕێی پلازمای تۆ نەخۆشەکانی تر چارەسەر کرێت. بۆیە تکات لێ دەکەم بە دڵنیاییەوە تۆ دەتوانیت کەسێکی تر زیندوو بکەیتەوە، بە دڵنیاییەوە تۆ دەتوانیت کەسێکی تر لە مردن ڕزگار بکەیت. خوای گەورە دەفەرمێ ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. هەر کەسێک یەکێکی تر زیندوو کاتەوە بە دڵنیاییەوە کوایە کە کەسانێکی زۆری زیندوو کردوێتەوە، بە دڵنیاییەوە تۆ لە ڕێی خوێن بەخشینی خۆتەوە دەتوانی کەسێکی تر زیندوو بکەیتەوە. بەڵام لە یادتان نەچێ مەترسە لەوەی کە خوێنی خۆت کەم دەکات، چکە بە دڵنیاییەوە بە چەند ڕۆژێک خوێنەکەی خۆت لاشت دروست دەبێتەوە. کاتێک کە خوێنەکە دەبەخشیت لاشت هەوڵ دەدات خوێنی تازەتر و نوێتر دروست بکات بۆ خوشت بە قوتر و بەهێزترە. مەترسە لەوەی کە ڕەنگە نەخۆشی بۆ بگوێزرێتەوە، چکە لە بانکێکی خوێنەکە زۆر بە ئاسانی لێوەردەگیرێت. مەترسە لەوەی کە بڵی کاریگەری لەسەر خۆم دروستەکە، نەخێر، کاریگەری لەسەر خۆت دروست ناکە، چکە تازە کە تۆ چاک بوویتەوە دژە تەن لە لاشە تا دروست بووە، خۆت بپارێزە و تێکڵاوی کەسی توش بوومەکە، بەڵام لەلایەکەوە خوێنی خۆت ببەخشە، بە دڵنیاییەوە دژە تەنی تۆ کەم ناکات. ئومێد دەکەین ئەم پەیامە بگاتە هەموو کەسێک بۆی بتوانین هاوکاری ئەو گەنجە جوانانە بین، ئەو دایک و باوکە بەڕێزانە بین، ئەو ئەزیزانەمان بین کە تووشی کۆرۆنا بوونە، و ئەمە بکەین بە کولتورێک، بکەین بە ئوستوبێک کە هەمومان هاوکاری کەسەکانی ترمان بین، بە دڵنیاییەوە دەتوانین ژیان بۆ زۆر کەسی تر بگێڕینەوە. چاوەڕێین بۆ ئومێدەی هەمومان دەستباری یەکتری بین. ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. بەڵازان لەم تەورەیەماندا میوانێکی عزیز کە جیاواز لە میوانەکانی دیکە میوانی بەرنامەکەمان دەبێت کە لەگەڵەوەی کە نابینایە خی گەورە توانە و بەهرەیەکی تایبەتی پێبەخشیوە و کۆمەڵێک بگۆ بابەتیش لەگەڵی داباز دەکەین ئینشاءالله. ئەو پێی خۆش بوو کە باز لە ئاشتەوایی تاک و کۆمەلگا بکەین بۆی زانی کە چی بکەین بۆی ئاشتەوایی لە تەواوی کۆمەلگا لە نێوان پێگاتەکان لە نێوان ئاینەکاندا بەرقەرار بکەین و قسەکردن لەسەر ئەوەی کە چی دەبێتە هۆی ئەوەی کە ئاشتەوایی لە نێوان کۆمەڵان و تاکی هەرێمی کوردستاندا دوورکەوێتەوە. بۆ قسەکردن لەسەر بابەتە دەچین لای میوانەکەمان. ئەویش زۆر بەڕێز دکتۆر سۆران نابینا، ڕێخەری سەنتەری ئاشتی کوردستان بۆ دیالۆگی نیشتیمانی. کاک سۆران زۆر بەخێر بێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ بینەران و بیسەران، هیواخوازم هەموو لایە سەرفراز و سەربەرزی گەل و خاک و نیشتیمان بن، وە سپاسی ستافی جەنابیشت و هەموو هاوکارانەکەم. یخوا بەخێر بێ، یاخوا سەرفراز بن. کاک سۆران گەرباز لەو بکەین لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا پێت وایە ئاشتەوایی لە نێوان تاک و کۆمەلگاکەدا هاتۆتە ئاراوە؟ وەڵاهی من ئەتوانم پێناسەیەکی شیاوتر بۆ ئەمە بکەم. هەر ئێمە وەکو گەلی کوردستان گەلێکی ئاشتی خواز بوون، یعنی باوەڕ ئەەکەی لەو ڕۆژە سەختانەی کە
لە پێش ڕاپەڕینە مەزنەکەی کوردستانیش هەرێمی کوردستان بە زۆر قۆناغی ناهەموار و نەشازات تێپەڕی وەختێک کە گەلی کورد عەرەب ئەنفالی ئەکێ بەڵام جیلێکیش هەبوون کە لە دەستی بەعسڕایان کردبوو لە هەرێمی کوردستانە پارێزان ئەمە چی وای کردبوو ئەو فەرهەنگە بەرزەی کە میلەتەکەمان خاوەنی بووەک ئەڵێ ئەگەر برای دینیش نەبێ برایژی نییە واتە ئەو جیاوازی نەبوو لە بەرەوەی ئەو لەوێ من ئەچەوسێنێتەوە من لێرە تۆڵێ لێ بکەمەوە بەڵام لە دوای ڕاپەڕین منهەجێکی تۆکمەتر بابەتێکی جیاوازتر هاتە ئاراوە کە ئەویش پەرەپێدان بوو بە بونیادی ئاشتەوایی بە میکانیزمێکی گرنگتر بە خۆشحاڵیەوە کە زەمینەیەک ڕەخسا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا دوایی خزمەتکردنی پێکاتە ڕەسەنەکان و دەستگیرۆییکردنیان ئەم ئاشتەوایی گونجاوتر پەرەیسەند ئێستا ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لە ناوچە ئارامەکان لە ناوچە ئاشتی خوازەکان لە منتیقە بەهێزەکان بە مەبەستی پاراستنی سەرۆت و سامانی پێکاتە ڕەسەنەکان یعنی بیرمان نەچێ هاوڕێ هەر لەم نزیکەی خۆمان کە بەغایە کەمە ئاینیەکان کێشەیان هەیە دەست ئەگیرێ بەسەر سەرۆت و سامانیانە کێشەی ئاینیان هەیە بەڵام لە هەرێمی کوردستان شکور ئەم مشکیلەمان نییە لە هەرێمی کوردستان هەموو لایەک پێکەوە دەست لە ناودەست کەسایەتەکان توانیویانە لە ڕووی ئاینی لە ڕووی فکری لە ئاستی ڕۆشنبیری وە لە مەجای ئیجتیماعی پێکەوە هەمومان هەڵقەیەک دروست بکەین بە دەورێەوە هەم نیشتیمانەکەمان بپارێزین هەم پەرە بە ئاشتەوایەکە بدەین لە مەجالە کۆمەڵایەتی و سیاسی و پێکەوەی بوونەکانمان کە ئەم نمونە جوانەی ئەمڕۆ پێشکەش کردووە بە کۆمەلگای نەودەوڵەتی و بۆیە هەر کاتێ میلەتەکەمان هەر شتێکی لێ ئەقۆمێ هەموو دنیا مەبەستێتی بمان پارێزێ لەبەر ئەو مەهامەی کە لە ڕووی ئاشتەوایی هەمانە ئەو مەنەرجێ جێبەجێ ئەەکەین زۆر باشە کاک دکتۆر ئێوە وەکو ڕێکخراوەی هەتانەوە خۆش ڕێخەری ئەو ڕێکخراوەی کارتان چییە واتە چی دەکەن بووی کە ئاشتەوایی بڵاو بکەنەوە لە کۆمەلگادا والله بە دڵنیاییەوە ئێمە ئێستا ئەتوانم بڵێم بەو پەڕی بەرپرسیارەتیمەوە بە خۆشحاڵەوە ئاشتەوایی نیشتیمانیمان 100% بەرجەستەیە ئاشتەوایی کۆمەڵایەتیشمان لە مەرحەلەیەکە ئەتوانم بڵێم 185 ئەوەی کە تۆزێک مایەی ڕامانان و هەڵوێستەکردنە لەسەری و چاکردنێتی کە پرۆژێکێکمان بۆ ئامادەیە ئەو پرۆژێکتەی ئێمە دەلالەتە لە ئاشتەوایی سیاسی هاوڕێی خۆشەویست و ئەزیز ئەمڕۆ کە خوا دەرفەتێکی ڕەخسانەوە میلەتی لەو میحنەتە ڕزگار کردووە کیانێکی سەربەخۆمانەیەوە کەرێمی کوردستان پێویستە هەموو لایە وەکو یەک مستەفید بن بەڕاستی لە ئەم نیشتیمانە و پێکەوە خزمەتەکانیان پێشکەش بکەن بەم گەلەی کوردستانە واتە ڕوونتر بڵێم ناکرێت جیلێک هەبێ حاکمێکی مطلق بێ لە مەرکەزی قەرارە ستافێکی شەبێ تەنها سیرکرد بێ بۆیە ئێمە دەمانەوێت بە ئاشتەوایی ئەو پارتە سیاسیانەی کە بەشداری حکومڕانی هەرێمی کوردستانن پێکەوە بەرپرسیارەتیەکان لەسەر شانی هەڵبگرن بۆ ئەوەی هەموو لایە پێکەوە بەشدار بێ لە سەروەریەکانی کوردستان دواتریش هەمومان پێکەوە بتوانین میکانیزمێک بدۆزینەوە دەرچەیەک ببینینەوە بۆ ئەوەی کە نیشتیمانەکەمان لەم ئەزمە و قەیرانە بپارێزین واتە من ئەڵێم سەرکەوتن هەزار باوکی هەیە بەڵام کە شکستێک دروست ئەوێ بەڕاستی بێخاوە نەبێن ئەبێ ئێمە ئەم ئەقلێتە بگۆڕین ئێمە وەکو گەلی کورد مادەم میلەتێکین بە هاوبەشی خەباتمان کردووە هەرکەکانمان دابەش کردووە لە شاخ هەمویان پارتنەر بوون پێکەوە ئەم ڕۆژ لە شار ئەبێ هەمومان مشارک بین لە سەرکەوتنەکانە هەگە شکستێکی شاس هەریەک بەپێی ئاستی سەرشانی خۆی هەرکی ئەو شکستە بگرێتە ئەستۆ بۆیە ئاشتی زۆر مهمە هاوڕێ یەک شتت پێ بڵێم ئەوەی کە توانیوێتی هەندێک دەوڵەت لەم قەیرانە عەزیمانەدا بەڵام کیانەکەی بهێڵێتەوە ئاشتیە سەیری من کە کۆماری ئیسلامی ئێران هەمومان ئەزانین لە چێ قۆناغێکتایە ئابلوقەکانی گەمارۆکانی بەڕێوەبردنی ئیدارەکەی بەڵام ئەوەی کە وای کردووە من بەڕازگۆیی پێت ئەڵێم گەلەکەیەتی کە توانیوێتی پشتی یەک بگرن ڕێگە نەدەن بێگانە درزیان تێ بکە سەیری دەوڵەتی تورکیاکە باوەڕەکەی ڕۆژ نییە پەرلەمانتارێک حەسانەی لێوە نەگیرێتەوە ڕۆژ نییە هێزە سیاسەکان ئەندامی یەکتر سجن نەکەن بەڵام ئەوەی کە وای
وای کردووە لە ناو خۆیاندا کە چەندێ عنسوورین بۆ دەرەوە بەڵام خۆیان نتوانی ویانە خاکەکەیان ڕابگیرێ هەزانی هاوڕێ هەگەر لە بیرت بێ کە کودەتاکەی تورکیا بوو خەڵکێک هەبوو ئامادە بوو لە بەردەم دەبابەکان و لە بەردەم ئەو ناقیلانە پاڵەکە و ئەی ئامادەم بەسەر تەرمەکەی منا بڕۆی نەک خاکەکەم داگیرکەی ئێمەش ئەگەر ئەم ئاشتەوایە بەم ئتیجاهی ئێستا زیاتر پەرێ پێ بدەین ئەو کاتە خەڵکەکە ژوەیەکی باشتری ئەبێ بۆ وڵات پارێزەکەمان و شیاوتر ئەتوانین نیشتیمانەکەمان پەرێ پێ بدەین. زۆر باش کاک دکتۆر باز لە ئاشتەوایی تاک بەرامبەر بە حکوومەت و دەسەڵات بکەین لە ئێستادا بۆ لایەنێک زوڵمەکە پارێ میلەتە ئەخوا بۆ نمونە بە ئاشکرا گەندەڵیەکە زوڵم لەم خەڵکە دەکات بەڵام چۆن دەکرێت کە تاکێک ئەو ئەبینێ و زوڵمەی لێ دەکرێت لە ناخیدا ئاشتەوایەک بەرامبەریدا دروست بێت ئەی بەڕاستی قسەیەکی شازم من حەزەکەم یوسف سەلامی خوای لێبێ یعنی ئەو نمونەتان بۆ بێنم هەموو ئەزانین یعنی بەناحەق زیندان کرا تۆمەتی ناڕەوای ئاراستە کرا و بەڕاستی زۆر جەزدەفەی بەسەرهات و نەهامەتی زۆری بەسەرهات بەڵام ئەم پیاوە کە دەرفەتێکی بۆ ڕەخسا بوو بە عەزیزی میسر نەهات تۆڵە لەوانە بکاتەوە کە بەڕاستی سزایاندا هات نیشتیمانەکەی جوانتر کرد هات ئەو میلەتەی لە قات و قوڕیەک ڕزگار کرد توانی پلانێک بۆ وشکە ساڵیەک دابنێ کە ئەو پێشبینیکە بۆیە ئەوانەی کە هەڵگری ئاینی ئیسلامن ئەوانەی کە بەم دینەوە مزەمن من ئەزانم چاوەڕێی گەورەشیان لێ ئەەکەم هەتوانن بەو ئەقڵ و تاقە و توانە و بەهرەمەندەی کە هێزدانی مەزن پێی بەخشیون بتوانن ئەم نیشتیمانە لە هەر قۆناغێکی نشست و ڕزگار بکەن بەڵام چۆن تۆ بە دەردی خۆت فەرمووت ئێستا هەستەکەی ناحەقیەکەیە زوڵمێک هەیە گرنگەوەیە تۆ خۆتی بۆ ئامادە بکەی بۆ ئەوەی کە بە پەیڕەوێک تێی بگەێنی ئەگەر هاتوو ئەو پەیڕەوەکەی تۆی پێقوبوڵ نەبوو بە میکانیزمێکی باشتر تیمێک لە خۆت کۆ بکەیتەوە کە ئەم سەروەریانەی پێشێل کراوە ڕێکی بخەی تا ئەوەی دەرفەتێک ئەڕەخسێ کە بتانی لە زەمینەیە گفتوگۆ ڕەخسا بەڕاستی تەرتیبی بکەی بۆیە حەقی تاکە تاکێک کە موچەی نییە تاکێک کە بەرژەوەندەکانی لەم وڵاتان ئاپارێزێ باشە هاوڕێ یعنی من ئەو توێژینەوەی کە کردومە هەزانی کەم خەڵک هەیە لە ڕۆژ ئاوایەکان ئامادەی ئەوەیان هەبێ خۆیان بکوژن چیوە ئەکا گەنجێکی کورد کە بەرامبەر ڕژێمێکی ستەمکار کە سەدام بوو سوور ئەیزانی ئەی کوژێ و قەتڵێکا و بەڕاستی هەرچیەک پێویست بێ بەرامبەری ئەیکا بۆ نەمانی ئەم دەنگە بەڵام ڕوبەڕوو ئەچووە پێشەوە بۆ ئێستا ئەبێ ئامادە بێ خۆی بکوژێ بۆیە گەنجی ئێمە بە تایبەت لەم سەردەما ئەبێت زۆر زیاتر احتیما بە بیرکردنەوەی خۆی بە ئێستا جەنابێت من لەم قادرمانە ئەچمە خوارەوە ئەگەر تۆش نەبی دەستم بگری ئەبێ من بیرێ بکەمەوە چۆن ئەم پلیکانانە ببڕم ئەکرێ من بە نمونە بێ ئومێد بەم دانیشم دەستۆشەوە بڵێم وڵاکە کەسێک نییە دەستم بگرێ ئەم پلیکانانە ناتوان ببڕم نا بە دڵنیایەوە کە ئێمە بیرمان کردەوە ئەو پلیکانانە زۆر بە ئاسانیە بڕێ کەواتە مەفهومەکەی من لێرا چییە گەنج ئەتوانێ مافی خۆی بسێنێ بە حەقی خۆی بگا بەڵام بەو جۆرەی بەڕەوایەتێک بیر بکاتەوە ئێمە نابێ هەموو بابەتەکان تێکەڵی سیاسەتکەن حزب وەسیلەیە بۆ گەیشتن بەو دەواازەی کە مافەکانی خۆمانی لێ بەڕاستی بسەنین بەڵام قەت ناتوانێت لە جدی ئێمە مافەکانمان دابین بکە بۆیە ئەقلی خۆمانە ورەی خۆمانە ئەزمموی خۆمانە تێگەیشتنی خۆمانە کەواکە بە پشتی خۆمان بە بیری خۆمان حەقەکانمان بگێڕینەوە ئەگەر تۆ سەیری ڕژێمەکانی پێشوو بکەیت چۆن ڕووخاون تەنها گەنج بوون شۆڕشی گەنج بووە توانای گەنج بووە کە توانیوێتی کۆتایی بۆ زوڵ مستەمە بێت زۆر باشە کاک دکتۆر لە ئێستادا بابینە سەرباسی ئاشتەوایی کۆمەڵایەتی دەبینین لێرە و لەوێ خەڵگە کوژرێ بۆ بنەماڵەیە گەچێتە سەر بنەماڵەیەکی دیکە گوندێک گەچێت سەر گوندێکی دیکە لەسەر شتێکی باڵێن زۆر بەسیزار لەسەر مەسەلەی زەواج بەس ڕاستی وایە ئەمە هۆکار چییە بۆ دەبێت وابێ وە چارەسەری چیەوە دەبێت چۆن ئاشتی لە نێوان کۆمەڵایەتی لە نێوان پێگاتەکانی دیکەدا بەرقەرار بکەین وەڵای من یەخشتەڵم یەکەم ئەبێ ئەو یاسایانەی کە بەڕاستی پەسەند کراون چی لە پەرلەمانی کوردستان یان لە مەجلیسی نەواب پەرلەمانی عێراق وەک خۆی تەطبیق بکرێ وەک خۆی جێبەجێ بکرێ ئیستیسنائی بۆ هیچ کەسێ نەبێ ئەنجا بەڕاستی دەستی کۆمەڵێک خەڵک
لە مەسئلەی مرکزی قەرارەواتە بڵێن سوڵتەی تەنفیزی دەربکرێ ئەبینی بەیانی خەڵکێکەیە بۆ فیزوهەوە یەکێکە کوژێ بە ناحەق بەڕاستی بەڕەئی من ئەمە گوناحە محامیشی بۆ بگیرێ لەبەرەوەی شتەکە زۆر وازەحە ئەمە پەیوەندی بە ئازادی تاکو ئەوە نییە کە تۆ ئەم کەسە توانیت بێبەری نەکەی لە حکومەکەی خۆی کێشا ڕوبەڕووی نەهامەتەکان بوویەوە لە زیندانە ئەو کاتە تێ ئەگاچی زوڵمێکی کە لەم دنیادا و ناچێتەوە سەری ئینجا ئێمە بەڕاستی چاکسازەکانمان خەلەلی هەیە هەزانی چی ئەگەر تۆ چاکسازەکانی دەرەوە بە نمونەوە بگری دەورەی مۆسیقیان بۆ ئەکرێتەوە دەورەی فکریان بۆ ئەکرێتەوە دەورەی فۆتۆگرافیان بۆ ئەکرێتەوە واتە ئەم گەنجە کە بەڕاستی بەهۆی هەر هۆکارێکەوە دێتە زیندان بەڵام بە میهنەیەکەوە ئەچێتە دەرەوە هاوڕێ بەڵام تۆ سید کە بڕۆ سەدام کە خەڵکێکەیە دووەم جار و سێهەم جارێتی لە چاکسازەکانێکی دێتەوە قسەیەکی زۆر جوانەکە باسی ئاشتەوایی کۆمەڵایەتیت کرد هەم ڕۆژانی ئێمە تێداین لە ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانین باشە گەلێکی ئاواوایی گەلێک کە ناستاوین بە شۆڕش و بە بەرخودان کێوە ئەکا گەنجەکانی من محتاج و محتادی ئاڵوودەی مادە هۆشبەرەکان بن بۆ ئێمە نەمانتوانیوە ئەم سنوورانە وەکو پێویست بپارێزین بەڕاستی من لێرەوە لەم منبەرە نازدارە بێلایەنەوە من چاوی یەک بەیەکی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و پەرلەمانتارەکان و سەرجەم ستافی گومرگەکان ئەخوازین بەڵام توخوات تکایە تەنها بیرێک لە ئایندەی ڕۆڵەکانمان بکەنەوە هەرێمی کوردستان ئێستا تەنها بەکارهێنەر نییە واللهی ئێستا بەڕاستی ئەڵم یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەزانێ بە نمونە لە منتیقەیەک لەم سنوورەی ئێمە لە بەتابێت لە مەرزە ناڕسمیەکان شوێنێک هەیە مەکانێک هەیە بۆ تیجارەتی ئەم مادەیە واجبە دەست بەجێ ئەو کەسانەی کە لەم پرسا تێگلاون بدرێنە دادگا یەک شت پێڵم هیچ شتێ بەقەت خوێنی گەنج مهم نییە نەوتە درزرێ نەوت بە قاچاخە برێ نەوت بە تەنکەر لە ئەنوا شێونەوە ئەبرێ ئەمە تا ڕادەیەک ئەمانە وازەحە تیجارێکی ڕەشە بەڵام بەڕاستی مای قوبوڵ نەکراوە گەنجێک کە ڕۆژگارێک چەکی بۆ تۆ هەڵگرت بێ و دوای تۆ بکەوێ ئەمڕۆ لەژێر حکومڕانەکەی تۆدا بەڕاستی سڕ بکرێ بە مادە هۆشبەرەکان دووشت هەیە لێرە پەرلەمانتارەکانمان ئەم فترەیە لە خولی پێنجەما تۆزێک ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ بوونەوە نەیانتوانی ڕەنگە وەک پێویست ئەوەیان هەبێ بەڵام با کۆمەڵێک لیژنە دروست بکرێ بۆ مەرزەکان کاکە لە کێ شەرمەکەن تۆ یەک خوایە کە دروستی کردبێتی بەو گەورەی بەو عەزەمەتێ شەرمی لێنەکەی حورمەتمەیە ئینسان نابێت شەرمی لێ بکرێ بۆیە پێویستە بەوە بچیتە مەرزەکان ئەها تڤۆترێ بە نمونە ئەوانەی کە کەم تەرخە من لەم بە بژمێردێن بڵێ وەرە کاکەت ئەمە فڵان کەس هۆکارە بۆ ئەوەی کە لەبەر قاچاخەکەی خۆی ڕێگە نادا لەم مەرزە ئەمانە کۆتاییان پێ بهێندێ هێنجا مەرزە ناڕسمیەکان هاوڕێ خۆشەویستم ئەمانەش سەبەبێکن بۆ ئەوەی کە بەڕاستی بە ترانزیت ئەیان هێندێتە ئەبێ هەبێ بزانین هەندێ مەرز پێویستە بە فەرمی بکرێن لەژێر چاودێری گومرگی عێراق و هەرێمی کوردستانە خزمەتەکانیان ببینین و پێشکەش بکرێن و داهاتەکانیان هەڵبسەنگێنین بەڵام هەندێ مەرز هەیە باوەڕم پێ بکە زۆر کێشە بۆ ئەم هەرێمی کوردستانە دروست ئەکا مختصەر مفیدەوەی ئەمەوێ لەسەر ئەم کەیسە بە یەک جملە بەڕاستی جێگیری بکەم ئێمە چی لە ئامارکەین ساڵانە ئەوەنە تووشە بێ ساڵانە تۆ ئامارێکم بۆ بێنە ئەی ساڵانە چەند کەس چاکە بێ ئەی بەڕاستی بواری کۆمەڵایەتی ئێمە چەند سنتەر دامەزداون کە لە ڕووی فکری گەنج بگێنن بەم قەناعەتە ئەمە زەرەر و مردن هیچی کە زیاتر نییە چۆن گەنجم بۆ هۆشیارەکەیتەوە بۆیە دەڵێم واجبی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کوردستانە واجبی وەزارەتی ناوخۆی ئەم حکوومەتەیە واجبی دامەزداوە شەرعیەکان و کۆمەلگەی مەدەنیە بە هەموو توانایان خەڵکی پسپۆر بانگێش بکەن و خەڵکێک بێنە ئاراوە کە کاریگەری لەسەر ئەمانە هەبێ هەم لە ڕووی دەرونی سایکەلۆژی کە ئەمەیان پێتەرک بدا هەم لە ڕووی میهنی کە پەروەردەیان لەسەر هەرکێک بکا و دەوراتێکیان بۆ بکەنەوە میهنەیەکیان پێ ببەخشێ بۆیە من تکا ئەەکەم ئەبێ خەڵکێک لە خوا بترسێ بەڕاستی قیامەتی دەبیر بێ ئەم خەڵکە لەبەر کۆمەڵێک بەرژەوەندی خۆی و هەندێک پارەکە مستەفی دەبێ بەڕاستی ناکرێت گەنجی کورد لەسەر جا دەبێ من بەس ئەوەندە ئاڵێ زۆر باش کاک دکتۆر ئەمێ چینە سەر بابەتێکی دیکە بە دەر لە تەوەرەکەمانەویش حەزەکەم باز لە ئەزمون و ژیانی خۆتمان بۆ بکەی کە ئەوەی من ئاگادار بم سپاس بخوا کە خۆی گەورە چەندین بەهرەی پێبەخشیویت و چەندین زانیاری پێداویت وە زاکیرێکی
ئەجگار عەزیمی پێبەخشی بەوەی کە یەکێک لەو شتانەی کە ماشەڵڵا 8,000 ژمارۆ لەبەرە ئێستا هاوڕێ 8,500 ژمارە ئەو ئینتەرڤیوەی کە پێشوو جەنابت بینیت ئەوە هی شەشمانێک پێش ئێستەیە بەڵام ئێستا بەخۆشحاڵەوە لەبەر ئەوەی یعنی تۆ هەر چەند دەستەیەک زیاد کرا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چەندین مؤسسات و فەرمانگە بەهێزتر کران هێستا چەندین ڕێکخراوی مەدەنی کە مۆڵەتی وەرگرتووە چەندین تیمی کەک دروست بووە بۆیە بەخۆشحاڵەوەندیەکانمان من هەموو دیبلۆماتکارەکان بە هەر سۆنەوە سێ دەوڵەتەکەی یونایتد نێشن بە هەر تیمەکەی هەر 27 دەوڵەتەکەی ئێستای یۆروپیان یونیۆن ئەمانە خۆیان مدیر مەکتەبەکانیان تیمی ڕۆژنامەوانیان هەرچە هەموو بەڕێوبەرەکانمان کە لە پارێزگاکانی دوهۆک و هەولێر و سلەیمانی و بەداخەوە هەڵەبجە بەشێکی وەکالەتە ئیشەڵا ئەوانش پڕەکرێتەوە کەرکووکی ئەزیزمان چکۆ بەڕاستی کەرکووکی ژەربەشێکە لە کوردستان وەزیرەکانی پێشووتر وەزیرەکانی کابینە ڕابردوو وەزیرەکانی ئێستا هەر 111 پەرلەمانتارەکانی دووخولی ئێوە پێشوو ئێستا هەموویان لەبەر من و ڕۆژانە گەشە ئەکا و لەبەر ئەوەی کە بەڕاستی من بەم تەلەفۆنەی دەستم زۆر ئەتوانم جێبەجێ بکەم پەیامەکانم ئەگەێنم مەفهومەکانم بە باشی ئەتوانم بە هاوڕەکان بگەێنم چەندین گروپمان دروست کردووە بە ڤایبەر و وەسئەپ و تێلیگرام و مەسنجەر و فەیسبوک بۆ ئەوەی باشتر ئاگامان لە بە خۆشحاڵیەوە لە تایپا ئەوە هەر زۆر زۆر سەری ئەم یعنی ئەوە شتێکی جیازە بەڵام من حەزەکەم یەکشت بڵێم من ئەڵێم گەنجانی کوردستان لاوانی ئەزیز سەیری یەخشت کەن کە گەنجێک کە نابینابێ بتوانێت لە مەرحەلەیەکی ئینتیقالی هەم هەنگاوانە بنێت دڵنیا بەخوا هەمومانی بە یەکسانی دروست کردووە خوای گەورە کەسی لە VIP دروست نەکردو تیمێک لە پەپلیک پلیسا دروستکە واتە هەمومان بە شێوەیەک دروست بووین بە نۆعێک خەڵقاوین کە بەڕاستی مێشک و تاقە و توانامان والله هاوبەشە بیللا هاوبەشە بەس ئەوەیە دەرفەتێکمان هەبێ توانای بیرکردنەوەمان هەبێ ئێحتیمامەوە خۆمان هەبێ واتە هەواڵی خۆشەویست سەباتەی ئەوەی گەنجێک کە 12 ساعت لە کافتریا بێ کە بەڕاستی ئەمە ستەمە ئەم 12 ساعتە دابش بکاش 100 ساعتی لە دەورەیە کابێ 2 ساعتی بۆ متابعەتکردنی سۆشیال نێتۆرکەوە بەسەر بێرێ 2 ساعتی بۆ خزمەتی کەسوکارەکەی خۆی بێ وەکو پێویست بخەوێ هەموو ئینسانی 6 ساعتی پێویستە وەڵڵاهی زۆر ئینسانێکی بەهێزتر لە ئێمە کامڵتر لە ئێمە گرنگتر لە ئێمە باشتر لە جیری پێشکەوتوی خۆی پەروەردە ئەبێ گەنجێک کاتەکانە دابش کردووە بە دڵنیایەوە من ئێستا تۆزێک کەرنتینی ئەمە لە 6 هەتاکو ساعاتێک وەک سەرۆکی ئەنجومەنی باڵای لاوانی کوردستان دەوام ئەەکەم لە 2 هەتاکو 4 وەکو CEO پەبلیک ڤۆیس لایبرەری ئەوەی کتێبخانەیەکی دەنگیە تایبەتە بە بڵایندەکان نابیناکان دەوام ئەەکەم دواتریش لە 6 هەتا 8 ئێوارە ڕێخەری سنتەری ئاشتی کوردستانم بۆ دیالۆگی نیشتیمانی لەگەڵ پارتنەر و هاوڕێکانم لەوێ بیرۆکانمان تاوتوێ ئەەکەین منهەجماندا ئەنین بۆ بەڕاستی بەشداریکردمان لە ئەرکەکانی ئایندەمان بۆ پلانی بەهێزتری داهاتوومان بەڵام من یەکشت لێرە ئەڵێم من ئەڵێم واجبە بەڕاستی پارێزگارەکانمان ئەزانی هاوڕێ پارەیەکی زۆر بەهەدەرترا چاو لە ئێستا مەکە ئێستا قەیرانە بوجەی پەرەپێدانی پارێزگاکان هەبوو بەڕاستی لە دهۆک لە هەولێر لە سلێمانی چەند سنتەری کارات بینی بۆ گەنجەکان کارا بکرێ چەند تیمت بینی کە گەنجەکان دوور بخاتەوە لە فعل و نەهامەتەکان و وەکو ئینسان پەروەردەیان بکە تۆ ئەتوانی بە من بڵێ کاکە من بخۆم زۆر باش گەڕام بەڕاستی یعنی لە ئەوروپادا منهەجێکەیە هاوڕێ خۆشەویست گەنج ڕەنگە هەتا 15 ساڵی تۆزێک حۆریاتیە بێ لە هەژدەوە ئەرکی ئەدەنێ ئەرکە دەنە سەرشانیان بۆی نییە بە ئارزوی خۆی بگەڕێ ڕاستە ڕەنگە هەندێک سیستم هەیە لەوێ حرمەتم هەیە تۆ هەڵگری هەر ئاینێبی جێبەجەکاری هەر بیرێکی نەتەوەیبی وەکو یەک بە یەک چاو خزمەتەکرێ من ئەڵێم نابێت کوڕی بەرپرسەکان لە باشترین زانکۆ و گرنگترین هایسکۆڵی ئەم ژیانەدا بەردەوامی بدەن بە ئەرکیان خەڵکێکی ئێمەش نەبێ پارەی ئەوەی نەبێ
بێ کە بەڕاستی خوێندنەکەی پێ بەڕێوە بچێ ئێمە ئەبێ ئەم باڵانسە بە عەدالەت بپارێزین و لەگەڵ ئەوەشا گەنجەکانمان هۆشیار بکەینەوە تکایە ئەوانەی کە چەپڵە لێدەرن لە کۆمەڵێک شوێنە ڕەنگە بۆ چەند ساتێک دڵتان خۆشکەن بەڵام دڵنیابن ئەمە کۆتاییەکی هەیە بەڵام ئەوەی کۆتایی نییە ژیانی خۆتە سەروەری خۆتە مەهامی خۆتە ئایندەی خۆتە بۆیە هەمومان بەرپرسین لەوەی کە بتوانین ژیانی گەنجەکانمان لە ڕەفایەت و باشترا بێ چونکە گەنجی کورد شایستەی هەموو خزمەتێکە بەڵام من یەک جوملە ماوە لێرە ئەگەر جەنابەت ئیجازەم بدەیت ئێستا تۆپ بارانی ئێران لەلایەک ئۆپراسیۆنی تورکیا لەلایەک هەموو ئەزانین بەڕاستی ئەمە هی ئەم ڕۆنیە هی دوێنێ نییە لە هەشتاکانەوە تورکیا بەبیانی و جیاواز مەملەکەتی کوردستان وێرانەکە لادەکانمان خاپورەکە کە هەموو ئومێدی ئێمە لەسەر کشت و کاڵە دوای نەوت بەڕاستی بنەی تەحلیدی ئێمە ئەبێ کشت و کاڵ بێ بۆیە واجبی لیژنەکانی پەیوەندەکانی دەرەوەی پەرلەمانی کوردستانە ئێستا هاوڕێ جیاوازە پەرلەمانی کوردستان وەزیری دەرەوەی عێراقی فدرال کوردە جێگری سەرۆکی پەرلەمان کووردە سەرۆک کۆمارمان کووردە دەبێت بەڕاستی زەختێکی بەهێز دروست بکەن بۆ ئەوەی لەسەر تورکیا پێی بگەێنن کە بەڕاستی ئەوەی ئەیکانە حەقە بەڵام زۆر خەڵک دەڵێ ئەمانە بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی شخصی خۆیان پێش هەموو وەڵای جام یەخشکەڵێن خوایەک بەو گەورەیەی خۆی کە هەمومانی دروست کردووە ئەوە بەرژەوەندەکان لێرە کۆتایی پێدێ ئەی باشە ئەی لە قیامەتا چۆنە بەرژەوەندیانەشی ئەەکەنەوە بەڕاستی من ئەڵێم ناکرێ ناوچەکانی کوردستان وەک پێویست وەکو ناتوانین ئاوەدانیان بکەینەوە ڕێزی ئەنفالەکانمان بگرین منتقە خاپورەکانمان بگرین کاکە 5,000 گوندی کوردستان خاپور نەبوو لە دۆخی ئەنفالدا چەندین ماڵی کورد وێران نەبوو 182,000 ڕۆڵەمان لە دەستنەیە 5,000 کیمیا باران نەکرا چەندێک لە کۆڕەوە کاتیاسوو بە برسێتی و بە نەداری و بە داماوی و بە نەهامەتی بۆیە پەرلەمان ئیحراجە بێ ئەگەر نەتوانێت سنوورێک بەڕاستی بۆ ئەم پێشێلکاریانەی ئێران و تووچادانێ من حەزەکەم میدیا بێلایەن بێ ناکرێت ستافێک دەهۆڵ بۆ تورکیا بکتێ تیمێکیش دەهۆڵ بۆ ئێران بکتێ ئێمە پەروەردەی ئەم کوردستانین لە بەردەم خوایە بەرپرسین بەڕاستی ئەبێ لەسەر پردی سیرات ئەوانەی ئەو پاساوانەی کە بۆ تورکیا و ئێرانە هێنێتەوە ئەبێ ئەو وەختەژە و خەڵکە جوورەتی ئەوەی هەبێ کە بەڕاستی لەسەر پردی سیرات بەو جۆرەتە ئیدی ئەو دوو دەوڵەتە بکە بەڵام من لێرەوە ئەڵێم تکایە یەکەم خواتان لەبیر بێ دواتر بەڵێنەکانی هەڵبژاردنتان لەبیر بێ گرنگ ئەوەی هەرچیەکە کرێ هەنگاوێک بۆ ڕاگررتنی ئەم داگیرکاری تورکیا و ئێران بکرێ من یەک شتێک پێ بڵێم دڵنیاتەکەم ئەمیشە زۆر ئاسانەکرێن وەک گەنجێکی کوردی کوردستانی بەس خۆم ئامادەم بەس خۆم یعنی تاهدای هەموو سەرکردە و منیستریشن و لیدەرەکانەکەم سوێن بخوا بەس موافقەم بۆ بکرێ حکوومەتی هێرم یەک ئۆکەین بۆ بکە بەم گەنجێتی خۆم دەوڵەت بە دەوڵەتە گەڕێم لەگەڵ هەموو دیبلۆماتکارەکان بەخۆشحاڵەوە من بە حکمی ئەوەی کە پێنج زمان ئەزانم توانایەکی هونەرێکی ڕەوانبێژی تایبەتمەندمەیە بۆیە من یەکشت ئەڵێم بە بێلایەنانە والله ئامادەی مفاوەزاتم وەرن من یەک هەفتە دانوستانیان لەگەڵەکەم ئەگەر کۆمەڵی گشتینەتەوە یەگرتوەکانم نەگەیان بە قەناعەت کە بەڕاستی ئەو تورکایە بانگێشتی کۆنگرێس بکات بانگێشتی بارگای سەرەکی نیویۆرک بکات لە نەتەوە یەگرتوەکان واللهی دەستبەرداری ناسامە کوردەکەمە بم بەڵام خەڵکێک هەیە کونسولیە یان باڵێزی تورکیا بانگێشتەکە دوای ئیمێڵی بۆ ئەکە ئەڵێ بەدەست خۆم نەبوو پێیان کردم واللهی ئەمە لێ کۆڵینەوە نییە بەڕاستی ئەمە محارەبە نییە یا من لێرەوە بەجددی قسە لەسەر ئێران کەم دواتر ڤۆیسمێڵێکی بۆ بدێرم بڵێم وەڵاهی ببوورە ئەمە کاریگەری خەڵک بووە گینا پەیوەندی من و تۆ زۆر باشە ئەمە وا ناکرێ ئێمە ئەگەر بڕیار بێ وڵات بەڕێوە بەرین ئەگەر مەبەستمان بێ نیشتیمانەکەمان پارێزدا بکەین هەموو کەسێ بەڕاستی باسی کیانی هەرێمی کوردستانەکە فرمێسکە ڕێژێ بە ئەم نیشتیمانە لە دەست نەدەین وەرە هاوڕێیان تۆ ئێستا ئێمە لەم ستۆدیوین لایەکی ئەم سەقفەی تۆ لە ڕووخانایە هەکرێ من بەردەوامم لە گفت و گۆکا بڵم خۆ ئەو لایە بەسەر ئەوە ڕوخ ئێکە بەسەر توی ڕووخا بەسەر نیشا ڕوخێ ئێمە هەمومان لە کەشتێکی این چارە نووسێکی هاوبەشمانەیە واللهی کەس پێی وانە بێ من یەکشت ئەڵێم خوا ئاگای لێیە خوا قەتۆنەکە ئەم هەرێمی کوردستانە لەبەر یەک هەڵبوەشێ والله ئێران خەڵک بە ئاوارە وەرناگرێ من بەس باسی دراوسەکانی خۆوانەکەم باسی ئەوروپا و ئەمریکا و ڕۆژهەڵات و شەرق و غەرب ناکەم والله بەبی لا گەلی کوردستانە بێ کاشی بە کاشی ئەم نیشتیمانە ماچ بکە لە پێناو ئەوەی شەرەفی پارێزراوە نەک ئازایی سیستمی حکوومەتەکە بێ
نەک جورئەتی لێ هاتووی کەسەکان بێ بەڵکو ئەم ئەرزوو خاک و ئاوەیە کە بەڕاستی کوردستانی ڕاگرتووە ئێمە نیشتیمانێکی دەوڵەمەندمان هەیە خوا کۆمەڵێک کانگای سروشتی باشی پێبەخشیوین هەتوانین بە باشترین شێوە بە عەدالەتترین گونجاو نیشتیمانەکەمان بەڕێوە بەرین بەڵام بەو مەرجەی لەگەڵ خۆمانان ڕازبین یعنی بەڕاستی من خۆم وەکو گەنجێک کە بەڕاستی من مەعجیبم بەوەی کە 27 ملیار قەرزارین یعنی بەڕاستی ئەبێ شیکەرەوەیەکی باشە بێ ئابووریناسێکی بەهێزە بێ دۆکۆمنتێکی باوەڕ پێکراوە بێ ئێمە ئەوە هەمووی 28 بۆ 27 ساڵە حکومداری ئەکرێ یعنی ئەگەر ساڵانش ملیارێک دۆلارمان قەرز بکرێ یعنی ئێشتر پرسیاری لەسەرەیە ئایا کێ ئەم قەرزەی داوە بە ئێمە یعنی بەڕاستی یەک شت پێ بڵێم خوا ئاگای لێ هیچ دەوڵەتێک نییە چ بە ئاشکرا چ ژێربەژێر لەسەر و ملیۆنێک دۆلارەوە یارمەتی هەرێمی کوردستان بە چ جێهاتێک هەیە 27 ملیار دۆلاری بەڕاستی قەرز کردووە ئەبێ ئەمە پەرلەمانی کوردستان لە جیاتی ئەو مجاملە و ئەو چەلەحانێ و یەکترشکانی یەکتر و بەڕاستی باسیکردنی شکۆ ئەو کاتا گەڕێتەوە بە پەرلەمانی کوردستان کە پرایم مینیستەر بانگێژ بکرێ لە دوای ئەوەی ئینڤیتیشنەکەی پێگەیشت هینڤایت بکرێ بڵێ هاوڕێ خۆشەویست ڕوونکردنەوەیەکمان لەسەر ئەم 27 ملیارە بەرێ ئەمە بەندەیە وەکو کادرێکی پێشگوت و هەموو کە سەزانەی بیر و باوەڕی من چیە بەڵام بەڕاستی وەکو سیاسیەک پێم خۆشە بزانین هەرێمی کوردستان 27 ملیارەکە چه هۆکارێک بۆ قەرزاری زۆر سپاس بۆ دکتۆر سۆران نابینە سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی بەرنامەکە و دەوڵەمەندکردین نیوەخوازین کە هەمیشە تەندروستێکی باشە بێ ئینشاءڵڵا سەرکەوتوو بیت یاخواخوا ئێوەش سەلامەت کا و گەلەکەمان تەندروست پارێزا بکاوە هەموو لایەک ئاوێکی ڕەحمەت برژێ بە دڵیا و ئینشاءڵڵا ئەم سرا و ململانێش کۆتایی پێبێ و هیواداریشی نیشتیمانەکەمان هەتا دوانین هەمومان پابەند بین و بەڕاستی ئەو پارە و دەواتەشی کە بۆ دەرمان سەرفەکرێتەمە ناکەین وەکو خۆی بە حەق دابش بکرێت و هیچ کەسێکی لێ بە بێبەری نەکرێ و زۆر سپاس بۆ هەموو لای بینەرانی عزیز دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بەو پێی کە ئێستا لە ماڵەوەین وە هۆڵەکانی لە ژوانی داخراون چی بکەین کە لە ماڵە ئەو وەرچانە ئەنجام دێن و کە سوودی بۆ جستە و بۆ تەندروستیمانە بێ پێکەوە بینەری دەبین. سڵاو عزیزان جارێکی تر هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست هەروەکو هەموو لە ئاگاگادارن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو جیهان وەزارەتی تەندروستی لێرەش بڕیاریاوە کە هەموو وەڵەکانی وەرزشی دابخات بۆیە ئێمەش پێمان باش بوو ئەم بڕگەی وەرزش و تەندروستی لە بەرنامەی پەیامی ڕۆژ تەرخان بکەین بە وەرزشکردن لە ماڵەوە هەم بۆ ئەوەی سوودی هەبێ بۆتان بۆ جەستتان هەم بۆی مەناعی لە شیشتان بەرز بێتەوە دش بەو نەخۆشەی کە بڵاو بۆتەوە و ئینشاءڵڵا کە بتوانین سوود بگەین بێەوەی خۆشەویست و ئێوەش لە ماڵەوە مرزشانە ئەنجام بدەن و ڕۆژانە یاخود ڕۆژناڕۆژێتوانن ئەنجامی بن بۆ هیوایی بتوانین خزمەتی ئەوەی خۆشەویست بکەین. ئازیزان ئەم جوڵانە زۆر سوودیە بۆ کەسانی کە یانەوەی کێشیان دابەزێنن یاخود شلبوونەوە هەیە لە لەشیانە ئەیانوێت جەستیان تونگ بێتەوە و یاخود لیاقەیان دابەزیوە ئەیانوێ لیاقەیان باش بێت هەروەها بۆ کەسانەشی کە بەردەوام بوون لە وەرزشکردن لە وەڵەکانە وێستا کە وەڵەکان داخراوە ئەیانوێت لە ماڵەوە وەرزش بکەن ئەتوانن ئەم جوڵانە ئەنجام بن و سوودی لێ ببینن. ئەم جوڵانە ئەتوانن تکرارەکانی لە 15 تکرار تا 25 تکرار بە پێی لیاقە و توانای جەستەیی خۆتان ئەتوانن ئەنجامی بدەن و شەرت نییە کە بڵێن یعنی تکرارەکانی من و تۆ و هەر کەسێکی کە وەکو یەک وا بێ هەر کەسە و بە پێی توانای جەستەی خۆی و لیاقەی جەستەی خۆی ئەتوانێت ئەنجامی بات. یەکەمین جوڵەمان ئەم جوڵەیە ئەم جوڵەیە توانن 4 جار دووبارەی کەنەوە هەر جارە و 15 بۆ 25 تکرار بکەن و 30 چرکە ئیسراحەت بکەن. جوڵەی دووەممان ئەتوانن ئەم جوڵەیە 1 دقە بەردەوام من لەسەری و ئیسراحەت بکەن و 4 جاریش دووبارەی کەنەوە. ئازیزان ئەچینە سەر جوڵەی سێم بەم شێوەیە دەستان لەسەر کەمەرتان ڕابگرن
ئەم جوڵێژەتان هەمان تکرارەکانی پێشوو 15 بۆ 25 تکرار بە پێی توانای جەستتان ئەنجام بدەن. هەچینە سەر جوڵەی چوارەم. خۆشەویستان، ئەم جوڵەش هەردوو قاچەکەتان بە یەک تکرار حسێبەکەن. خۆشەویستان، دەستەکەین بە جوڵەیەکی کە بەم شێوەیە هەر جارە و قاچێکتان. دواتر جوڵەکە دەگۆڕین دوای ئیسراحەتێک بەم شێوەیە. خۆشەویستان، چنە سەر جوڵەیەکی کە ئازیزان، ئەو بە ڕێزانەی کە ناتوان شناو بکەن بەم شێوەیە توانن قاچیان لەسەر عەرزدا بنێن و جوڵەکە تەنها بە دەستیان بکەن بەم شێوەیە. یەکێکی تر لە یاریەکان ئەم یاریەیە. خۆشەویستان، ئێستاژە چینە لای کۆمەڵێک یاری ورک کە توانن ئەنجامی بن لە ماڵەوە و سوودێکی باشی لێبن بۆ سووتاندنی چاوریەکانی ورکتان و هەروەها بەهێزکردنی عەزەڵەکانی ورکتان. خۆشەویستان، ئاگاتان لە هەناسە بێ لە کاتی یاریەوەتە هەناسە وەرگرتن و هەناسەدانەوە زۆر شتێکی زەرورە. یعنی بەم شێوەیە کە یاریەکەتانەکەن هەناسەتان بگرن بۆی لەشتان ئۆکسیجنی تەواو وەربگرێ و سوودێکی زیاترێکێن بە لەشتان. یاری دووەممان بەم شێوەیە وەلات تەنیشتەکانە بێ. یاری سێمان ئەم یاریانش هەروە گوتمان ئەتوانن هەر یاریەک 4-15 یاخود 4-20 یاخود 4-25 ئەگەر بتوانن ئەنجامی بدەن. دەچینە لای یاریەکی تر بەم شێوەیە پایدەر لێدەن
بۆ ماوەی دەقەیەک دواتر ئیستراحەتەکەن بۆ ماوەی 30 چرکە و 4 دقەش ئەم یاریە بەردەوام ببن. دەچینە لای یارێکی تر بەم شێوەیە قاشتان بەرزەکەنەوە و میارێش هەردوو قاچەکەتان بە یەکی حسێبەکەن و 4-15 بۆ 4-25 دووبارەیکەنەوە. دەچینە لای یاریەکی تر بەم شێوەیە قاچ و دەستان بەیەکەوە بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی ئەم ڕۆژمان پێشکەشکردن کە هیواخوازین سەرجەم بورگۆ بابەتەکانی جێگەی سود و ڕەزامەندی ئێوە ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.